بێگومان وەکۆزانین فستیڤالە جیهانیەکان جیاوای لە هەر شوێنێکی دنیا بێت ئەوەی کە قسە و باس و گفتوگۆکرێت یاخود ئەو کێبڕکێ زۆر تایبەت و سینەمایی کە لە نێوان فیلمەکانایە بێگومان فیلمە دۆکومنتارەکانیش بەشێکن لەم بابەتانە و ئەبینین کە هونەرمەندان و دەرهێنەرانی کوردیش جارێکی تر کار لەسەر فیلمە دۆکومنتاریەکانەکەن ئەوەی کازانین ئامێری تەمبور یەکێکە لە ئامێرە هەرە جوان و تایبەتە ناوازەکان و بێگومان مۆرکێکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و با بڵین کوردانیانەشی هەیە و ئەبینین کە زۆر جار لە ڕەورەسمە ئاینەکانەوە بە تایبەتیش ئاینی یارسانەکانە زۆر کات ئەم بابەتە بەدیەکەین لەلایەن زۆر بەڕێز کاک ئارام حەسەن کە دەرهێنەرە توانراوە کە فیلمێکی دۆکومنتاری لەسەر ئامێری تەمبور بگومان دروست بکرێت و بەشداری لە چەندین فستیڤاڵی زۆر تایبەت و ناوازەی دەرەوەی کوردستان و جیهانی شابکات قسە و باس و گفتوگۆکەم لەسەر فیلمەکە بە میوانداری زۆر بەڕێز کاک ئارام حەسەن کە ئێستا لە ڕێی ئەسکایپەوە لە بارسەلۆنە لە ئیسپانیا لەگەڵمان کاک ئارام سڵاو لە بێوارەت باش بێ. سڵاو لە ئێوە مەگەزین. زۆر سپاس بۆ تۆ کاک ئارام هاوکارانم ترێلەری فیلمەکەیان ئامادە کردووە پێکۆ لەگەڵ بینەران سێرێک ئەکەین و دواتر گفتگۆکانمان بەردەوامەکەین فەرموو. Yar Documentary, the hidden anthems of Yarsan and the sanctities of music. Yar is the journey of the tambur, from its creation. دەست خۆش بۆ تۆ کاک ئارام پرسیارێکم بۆ دەستپێیەکەم بیرۆکەی دروستکردنی فیلمێک لەسەر تەمبور بۆکەی ئەگەڕێتەوە چۆن بوو فیلمێکت لەسەرم ئامێرە دروست کرد؟ کۆتایی چوارەم ساڵی خوێندنمان بوو لە زانکۆی سلێمانی هەبوو پرۆژەیەک دروستکەین هەر کەسێک بەڵام من لەگەڵ هاوڕێکەمەوە هەم هاوڕێی پێکەوە هەم پرۆدیوسەری کارەکەمە کاکسیوانکە هەم لە بەشەڕۆنش لەگەڵمانە توانیمان بیرۆکەی وا دروستکەین کە بتوانین کارێک بکەین جیاواز لە کارەکانی تر وەکو بواری کەلتوری و چۆن بتوانین ئەم کارە بکەین پرۆژە بیرۆکەی میشە تقریبا نزیکەی بۆ 4 ساڵ لەمەوە پێشەکەڕێتەوە کە من بەڕاستی لە ڕووی بابەت و هەندێک بابەتی تایبەت لەسەر یارسانەکان هەندێشتم نووسی بووە هەندێک بابەتی ترمان ئەویست بۆ زۆر بەلامەوە گرنگ بوو بە تایبەتی لەبەرەوەی ئێمە خۆمان ئەزانین یارسانەکان کەسانێکی داخراون وەکەمتر ڕێگە بە کەسانێکە دەن کە بچنە ناویانەوە کاریان لەسەرکەن و کەسانێک کە ئەگەر سیقە و متمانیان پێنە بێ بە ئاسانی ناتوانن کار بکەن لە سەریان بۆیە ئەم بیرۆکەیە دەمێک کە ئەمانەویست کارێ بکەیت و لەگەڵیانە دانیشتن و چەند جار پێکەوە چوین پێشتر دانیشتن و قسەمان لەسەرەوە کردو کە ئێمەمانەوێت چی بکەین و ئێمە شتێک ناکەین کە پێچەوانەی ئێوە بێ یاخود پێچەوانەی و دابوونەری تەچکە زۆرە ترسان پێشووتر چەند کارێک کرا بوو کە ئەسەن بە پێچەوانە و بە دژایەتی کردی ئەو دینە لە قەڵەمەدا کە ئەوان وتیان ئێمە هاوکاریمان کردوون یارمەتیمانداوە بەڵام پێچەوانەکەی بۆتەوە لێمان بۆیە تا ماوەیەک ئێمە کارمان کرد تا بتوانین متمانەیە دروستکەین بەڕاستی کاگەرام چۆن ئەم متمانەیە دروست ئەکرێت چۆن ئەم متمانەیە دروست کرد بۆ نمونە تاوکو ڕێگەت بە نەک تەنها بچنەوە یارسانەکان بەڵکو فیلمێکی دۆکۆمنتاریش لەسەر ئەوان و لەسەر ئامێری تەمبور دروست بکەی خۆی متمانە دروستکردن پێشەوەی کە تۆ ئەتوێت لە کوێ ئیشکەی وە کێ پاڵپشتە بۆ دروستکردنی ئەم بەرهەمە یەکێ لەوانە کە ئێمە زانکۆی سلێمانی و لەگەڵ ئینستیتوتی کەلەپوری کوردی و خودی مامۆستا مەزەری خالقی کە هاوکارێکی باش بوو بۆ دروستکردن و توانیمان ئەو پەیوەندیش دروستکەین کە ئێمە بەڕاستی ئەمانەیە کارێکی ئەکادیمی دروستکەین و پێچەوانەی ئەوانەی ترکە هەیە خۆشبەختانە ئەوەش ئیم یان لە فستیڤاڵی کوردیش فیلمی لەندەن کە بڵاو کرایەوە زۆر دەستخۆشێکی زۆر باشمان لە خودی یارسانەکانەوە بۆ هات کە وعدی ئەوەیاندا کە پاڵپشتێکی زۆر زیاترمان بکەن بۆ ئەو کارانەی کە ئەکرێت. بەڵێ کاگەرام بێگومان فیلمی دۆکومنتاری وەکو زانین کە لەسەر هەر بابەتێک بێت پێویستەکە کە دەرهێنەر زانیاری تەواوی لەسەر بڵێن ئەو بابەتە هەبێت ئەو زانیارانەی کە کۆت کردبوونەوە لە ڕێی سەرچاوەکانەوە بوون یا لە ڕێگەی کەسایەتی نێو خودی بڵێن کەسانی نێو یارسانەکان خۆیان بوون.
خۆی ئێمە بیرمان نەچێت کە کارێکی دوکۆمنتاریەکەی ئەوەندی کە سایەتەکە گرنگە لە نێو فیلمەکەدا ڕاستە پشتبەستن بە نووسین و هەندێک بابەت من هەندێک بابەت و کتێبە بوو کە شتێک بوو کە دوای ئەچیتە ناویانەوە بابەتەکە شتێکی تر بوو ینی هەندێک هەیە جۆرێک وتن هەیە هەندێک شاراوەی هەیە هەندێک بابەتێ تا خودی خۆت نەچیتە نێویان و تێکەڵ نەبی لەگەڵیان ناتوانێت تەواو ئەو بابەتانت بۆ دەرکەوە من زۆر زانیاری تر هەیە کە من کۆم کردبوو بەڵام ناکرا لە فیلمێکی وە ڕێی ئەوەم نەبوو کە بتوانم لە فیلمێکی دوکۆمنتەریا باسی کەم چونکە هەندێک نهێنی هەیە کە لە لای خۆیان و نایەنێت بە هیچ شێوەیەک بچێتە دەرەوە. بەڵێ کاگەرام فیلمەکە لەکوێ وێنە گیرا چەند کەسایەتی تایە بەشدارن؟ ئێمە کارەکە لە هەردوو کوردستانی ڕۆژهەڵات و لای خۆشمان لە باشوور کراوە کە یەکێکیان لە ناوچەی کرند کە ناوچەیەکە لە ڕۆژهەڵات تایبەتە هەموو یارسانن لەوێ و توانیان لە پرۆدیوسەرەکەم کە بتوانین کۆمەڵە کەسی باسی بۆ بکەینەوە و بتوان هاوکاری لە ڕووی پرۆداکشنی کارەکەەوە و هەم لە باشووریش کە لە گوندی هاوار وێنەمان گرتووە ڕۆژەکە ئەوە بوو بەڵام بەداخەوە کۆرۆنا هەندێک ئیشەکانی قورستر کردین چکە ئێمە لە سەرەتای ساڵدانی کۆرۆناوە خەریکی ئەو بابەتە بوون و زۆر شتی تر هەیە کە بەڕاستی ئەمانەوەی لە داهاتووە لە دوای تۆزێک باشبوونی وەزعەکە بەردەوامی بکەین. باشە لەگەڵ سێرکردنی فیلمەکەیە بۆ بینەر زیاتر سەرنجی ئەچێت بۆ لای ژیان و تایبەتمەندیەکانی یارسانەکان یاخود بۆ دروستکردنی ئامێری تەمبور؟ ئەوەی کە لە لای ئێمە گرنگە کاتێککە ئێمە دیکۆمنتاریەکەی ئەبێ فۆکسی لەسەر بابەتێک بێت بۆی کە هەم بینەرەکانی شت پەرتەوازنەکەی لە ناویانە ئەوەی کە بۆ من گرنگە یەکەم مێژوویەکی کورد کە یارسانەکان بەشێکی دانەبراون لە مێژووی کورد پاراوێز خراون کە ئێمە چۆن بتوانین ئەمانش بناسێن ینی من بەڕاستی لە دوای فیلمەکە هەندێک لە کەسەکانی خۆشمان ئەنجا هەستێن بۆ یارسانەکان ئاوان ئێمە هیچ زانیاریەکمان نەبووە لە سەریان ئەمە یەکێک بووە لە شتە گرنگەکان کە ئێمە هاتووین ئامێری تەمبورەوە ئەو بسەلمێنین کە کورد کەلتوری هەیە میوزیکی هەیە وەکو گەلانی تر و ئەتوانێت خۆی بناسێنێ و ناسنامەی خۆی بکات بە بۆ ڕنگ و جیاوازانی کە هەیە یارسانەکان ئەو گرنگیەوە تەمبور کە ئامێرێکی کۆنی کوردی هەژمارەکرێ ئەوەی یەکێکە لە گرنگترین بابەتەکان کە من ویستم باسی کەم هەم مێژووی سەرهەڵدانی تەمبورە و دروستبوونی و پیرۆزی لە لای ئەوان لە بڕینەوەی دارێکەوە هەتا کۆتا کە پیرۆز دەکرێت و ئەچێتە جامخانە و بۆ مەراسیمە ئاینەکانی خۆیان بەکاری هێنن. بەڵێ کەواتە کارکردن لەسەر ئەم بابەتە گرنگانە بۆ هەر بڵێن ئاینێک بێت بەڵام گرنگ ئەوەی کە کەسەکە کورد بێت بۆ نمونە هەر بابەتێکی پەیوەست بە کوردەوە جا ئاین بێت یاخود هەر تایبەتمەندێکی تر بێ و ناساندنی بە کوردانی تر ئەمە تا چەند ئەرکی دەرهێنانە و تا چەند ئەرکی سینەمایە. بەڕاستی ئەما کارێکی زۆر گرنگە من ئەوە باسکەم ئێمە زۆر زیاتر لە سیاسەکان ئەتوانین خزمەتی دۆزی کوردی بکەین. ئەو فیلمەی ئێمە ئێستا لە هەموو وڵاتانەوە لە نێو فستیڤاڵی بارشەلۆنە یعنی ڕایەکی زۆر گرنگی دروست کردووە لەسەر کورد و ئەو بابەتی چەندێک ئەوان گرنگی بە میوزیکەدەن و کوردیش وەکو هەرنەتەوەیەکی تر کەلتوری تایبەتی خۆیە میوزیکی هەیە ئامێری تایبەتی خۆی هەیە ئەتوانێت لە مناسبە پیرۆز بێت لەلای ئەمە زۆر گرنگە کە ئێمە ئەمانە ئەتوانین لەم ڕێگەیەوە بەڕاستی دۆزی کورد زۆر بەرینە پێشەوە ئێستا دنیای سینەمایە دنیای ڤیژنە بینینە ینی ئەوەندەی کە ئێستا بینینە کاریگەری هەیە وێنەیە کاریگەری هەیە قسە نەماست ینی قسەکان بەڕاستی من بەداخەوە لەم ئێمە ئەگەر پاڵپشتێکی باش بکرین تەسەور ئەەکەم گەنجەکانمان ئەوانەی کە لێو دنیای سینەما و فیلمە ئیشەکەن ئەگەر تۆزێک بین ڕێز لە کەلتوری خۆمان بگرین ئەو کەلتورە جوانی خۆمان کە هەمانە پیشانی دنیای بدەین چونکە ئێمە بیرمان نەچێ ئێمە بە ناسنامەی نەتەوایەتی کوردیەوە ئەتوانی بچینە دەرەوە ئەگەر
بێ نازنامەی کوردی بچینە دەرەوە ونەبین بۆیە ئێمە ئەبێ ناسنامی لەتەوەی خۆمان بناسین و بتوانین کاری لەسەر بکەین و بتوانین نەک فیلمی دیکۆمەنتاری بتوانین فیلمی فکشنیش لە چوارچێوەیەکی کەلتوری و ناسنامەی کوردی و فۆلکلۆر ببینە دەرەوە. بەڵێ کەواتە کاکەرام وەکو دوای پرسیارم بۆ بەڕێزە فیلمی یار تاوەکو ئێستا بەشداری چەند فستیڤاڵی کردەوە لە ئایندەشە پێم وابێت بەشداری فستیڤاڵی فیلمی سلێمانی ئەکات؟ بەڵێ من خۆشبەختانە بۆ یەکەم جار لە کوردستان نمایش ئەکرێت لە فستیڤاڵی سلێمانی کە سلێکشنە بۆی کە لە داهاتووە لە سلێمانی نمایش بکرێت. من ئەبێ بەڕاستی دووسێشت هەیە باسی کەم بە کوردی. ئێمە زۆر سپاسی بەڕێز کاقوبا تاڵبانیەکەین کە وەک هەمیشە پاڵپشتی گەنجەکانە و ئێمە توانیمان کە پاڵپشتێکی معنەوی زۆر باشمان بکە بۆی کە بتوانین بگەینە بارشەلۆنە وەکو نوێنەرایەتی کورد بەشدار بین لەو فستیڤاڵەوە. بیرمانە چێ دکتۆر هەڤاڵیش پارێزگاری سلێمانیش پاڵپشتێکی زۆر باشمان بووە. ئەوەی کە ئێستا بۆ من گرنگە ئەمێ شتێک باسکەم ئێستا خەریکی دروستکردنی پەیوەندیەکین بۆ ئەو گەنجانی فیلم سازانی کە بتوانن ساڵانە بەشدار بن لە فستیڤاڵی فیلمی هۆسپیتال ئینتەرناشنال فیلم فستیڤاڵ لە بەرشەلۆنە کە ئێمە بتوانین هاوکار بین ئەو شتە دروست بکەین کە ئەویش نیاز کە ئێمە توانیمانە بە نوێنەرایەتی نەقیبی سندیکای هونەرمەندانی سلێمانی بتوانین ئەم پەیوەندیە دروستکەین و ئەمە زۆر گرنگە. من بەڕاستی لە فیلمەکە زیاتر ئەوە بەلاوە گرنگە چۆن بتوانین گەنجەکان فیلمسازەکانی خۆمان بتوانین فیلمەکانیان بهێنینە دەرەوە و ئەوانیش بتوانین بەشدار بن. بەڵێ کاگەرام زۆر سوپاس بۆ بەڕێزێ.